یەکێتی ئەوروپا پلانێکی بۆ گواستنەوەی ئەو پەناخوازانە هەیە کە لە سەرانسەری یەکێتی ئەوروپا لە 2015 لە ئیتالیا یوناندا هەروە گیران خواردووە. بەڵام ئاماری نوێ نیشان دەدات کە وڵاتانی ئەندام تەنیا 8% لەو 160,000 پەناخوازان پەسەند کردووە کە بەڵێنی ڕاگوێستنیان پێدرابوون. بروکسێل هۆشداری داوە کە هیچ پاساوی تر پەسەند ناکات. یەکێتی ئێمە لەسەر بنچینەی دوو دەستوری سەرەکیە، هاوسۆزی و بەرپرسیارەتی. ئەو وشانە تەنیا بایەخەکانی ئەخلاقی نین، ئەوان دەستورین و ئەسڵەکانی بۆ یەکگرتن کە لە بەیاننامەکاندا هاتوون. هۆنگاریا لە نێو ئەو وڵاتانەدایە کە نەیویستووە لە ڕاگوێستنی پەناخوازاندا بەشدار بێت. ئەم وڵاتە وەک بەشێک لە گوشارهێنان بۆ کۆچبەری دەستی بە قایمترکردنی پەرژینی سنووری خۆی لەگەڵ سیبریا کردووە. گروپەکانی مافەکانی مرۆڤ لۆمە دەخەنە سەر هۆنگاریا کە پەناخوازانی قانونی بە تاوانکار دەزانێت و ئازاری جەستەی کۆچبەران دەدات. لۆمەیەک حکوومەت حاشا لێ دەکات. یەکێتی ئەوروپا دەتوانێت لە دادگای دادوەری ئوروپادا سکاڵا لە هۆنگاریا بکات بۆ ئەوەی بە زۆر ملکەز بێ. بەڵام بروکسل بژاری دیکەی هەن وەک لێکۆڵەر کامینۆ دەڵێت کە لەگەڵ دەنجی ئەمریکا دووە. بۆیە بەجێگای سکاڵاکردن لە وڵاتێک کە ڕێز لە یاسای یەکێتی ئەوروپا ناگرێت دەتوانێت کەرەسەی دیکە بەکاربێنێ بۆ ئەوەی ناچاریان بکەین ملکەج بن بۆ وێنە هەندێک لە بوجەکان کەم بکەیەوە. بەڵام ئەوە بۆی هەیە کاردانەوەی بەدوادابێت لە کاتێکدا ئۆپۆزیسیۆنی گشتی لە بەرامبەر یەکێتی ئەوروپا زۆرە. پێم وایە دەرئەنجامی نالەباری گوشارهێنان بۆ ئەوەی وڵاتان ئیستا پەناخواز وەربگرن ڕوونەکە هەستی دژەیەکێتی ئەوروپا زیاتر دەکات. ئەوروپا لە دەمێکدا لە دووڕیانەدایە بۆی بەگرفتە پێشی هاتنی کۆچبەران بگرێت. ئاڵمان لە نێو وڵاتانی ئەوروپاییدایە ئەو کەسانە بگەڕێنێتەوە وڵاتی خۆیان کە نەبوون بە پەناخواز. توێژێنەران دەڵێن ڕێبەری ئاڵمان ئانگەلا مێرکێل پێش هەڵبژارنەکانی دیاریکراو بۆ سەپتامبر هەنگاوی تونتر دەگرێتە بەر. لەبەرەوەی کۆچبەری تەنانەت پێش مەسەلەی یۆرۆیە هەرە گرفتی سەرەکیە کە ئێمە ئێستا لە ئەوروپادا هەمانە ئاستەنگەکە بۆ یەک پارچەی زیاتر و مەترسیەکە بۆ دۆخی ئاسایشی نۆخۆی ئەوروپا. یەکێتی ئەوروپا مەزەندەی دەکات نێوان 700,000 بۆ 1 میلیۆن کۆچبەر لە لیبی چاوەڕێن. بەهۆی ئارامی دەریا لەم ڕۆژانەدا ژمارەی پەناخوازان کە دەیانەوێت لە دەریای مەدیتەرانە بپەڕنەوە زیادیان کردو کە نزیەکەی 1000 کەسیان پێنجشەمەی ڕابردوو بەشی پاسەوانی کەناری ئیتالیا ڕزگاری کردن.